بەڵێ من هەموو بۆنەکان بەمزلەوە بەشداریەکەم لەم ڕۆژە دڵمان زۆر خۆشە ڕۆژی دراندۆمە ڕۆژی گەلی کووردا پیرۆزبایی لە بنەماڵەی بارزانیەکەم لە کاک مەزعودەکەم ئیشەڵڵا ئێمە کاتی خۆی بووینە بە یعنی دەوڵەت ئیشەڵڵا دەبارە و دووبارە بینەوە دەوڵەت هەموو ساڵی یادی ئەم ڕۆژە ئەکەینەوە زۆر دڵخۆشم یعنی ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە ڕۆژێکی زۆر یعنی جیاوازە. بەڵای بەڕێستانەوە ڕیفراندوم چ شتێک دەگەێنێت چ ماواتایەک دەگەێن؟ وڵی ڕفراتۆم ئەزانی چۆنە یعنی ئێمە کوردین شەهیدمان داوە یعنی ئەنفالمان هەیە یعنی ئێمەش حەزەکەین سەر بەخۆ بین حەزەکەین یعنی ئێمە هیچمان لە وڵاتان کەمتر نییە ئینشاءڵڵا دەبارە و سەدبارە یعنی بەم ڕۆژە دڵمان خۆشە ئینشاءڵڵا ئەبین بە دەوڵەت. پیرۆزباییش لە دایکی شەهیدەکەم دایکە شەهیدە نەمرەکانمان ئەبی ئەم ئاڵایە ئێمە ڕیزی لێ بگرین ئاڵامان هەر شەکاوە بێ ئێمە ئەنفالمان هەیە ئێمە شەهیدمان هەیە زۆر دڵخۆشین یعنی هەموو کۆبووینە لەم ڕۆژە ئیشاءڵڵا هەموو ساڵێک یادیەکەینەوە ئەبین بە دەوڵەتیش ئێوەش بەخێر بێن.